فەرهاد زیرەک بۆچی کۆنسێرتەکەی ڕاگیرە هەر بەجددی ناکرێ یان دەکرێ بۆچی تاوەکو ئێستاکە هاوسەرگیری نەکردووە ئەی ئەڤین کێیە لەبەرچی دوای ئەو هەموو ماوەیە گەڕایەوە نێو دنیای هونەر زۆربەی هونەرمەندەکان بە گۆرانی خارە فەرهاد دەوڵەمەند بوون ئەی خۆی بە گۆرانیەکانی خۆی دەوڵەمەند بووە تاوەکو ئێستاکە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتەم بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەری ڤیدیۆکە بکەی لایک و کۆمنت و شەریت بیر نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. فەرهاد زیرەک بولبولەکەی شاری هەولێرێ تەنانەت لە تەواوی کوردستان فەرهاد جێگای شانازیە ناوی تەواوی فەرهاد حالی تەهایە ساڵی 1961 لە شاری هەولێر لەدایک بووە لە تەمەنی گەنجێتیدا سەرسام دەبێت بە دەنگی هونەرمەند حەسەن زیرەک دواتر ناز ناوی زیرەکیان لێنەوە. زیرەک نەچۆتە قوتابخانە و خوێندەواری نییە بەڵام خۆی بووە بە قوتابخانە بۆ چەندین هونەرمەندی تر لێوە فێر بوون و کە چۆن دەرسی هونەر بە هەوادارانیان بڵێنەوە. لە ساڵی 1970 لە تەمەنی 16 ساڵیدا یەکەم کاسێتی دەنگی خۆی بڵاو کردەوە. زیرەک لە تەمەنی گەنجیدا بۆ یەکەمین جار عاشقی کچێک دەبێت بە ناوی ئەڤین بەڵام بەهۆی شکستهێنانی زیرەک لە پەیوەندیەکە بڕیاری تەنایی داوە تاوەکو ئێستاکەش بە سینگڵی ماوەتەوە ئەو هونەرمەندە. ڕێکشیدا و هاوسەرگیری نەکاتن ژیانی هاوسەری پێک ناهێنێتوە گۆرانی بۆ بەدبەخت و بۆ بێدەرانی شەو دەڵێتن. دەنگی زیرەک یەکێکە لەو دەنگە ڕەسەنانەی کە هەرگیز ستۆدیۆ و فلتەری نەبینیوە. هونەرمەند ئیبراهیم تاتیساز هەز بە دەنگی دەکات و گوێی لە گۆرانیەکانی گرتووە وەروەها بە بەرز دەینرخێنێ بەهۆی ئەوەی لە ساڵی 2007 باوکی زیرەک کۆچی دوایی دەکاتن. لەو کاتەوە بڕیاری واسێنانی یەکجاری لە هونەر داوە کەمترین جار لە بۆنە و ئاهەنگە تایبەتەکان دەردەکەوێتن. لە ساڵی 2019 دایکی زیرەک کۆچی دوایی دەکاتن. لەو کاتەوە زیرەک لە ماڵەکەی دایکی لە گەڕەکی بەستە پیازەی شاری هەولێر بەتەنها ژیان بەسەر دەباتن. هونەرمەند محەممەد ئەحمەد ئەربیلێ لەبارەی فەرهاد زیرەکەوە دەڵێتن فەرهاد زیرەک هونەرمەندێکی زۆر گەورەیە بەڵام بەداخەوە هەمری خۆی بەبا کرد چونکە ڕۆژانە بەردەوام لە بۆنە و ئاهەنگەکان گۆرانی بەگوێ خەڵک دەچرێ بێ ئەوەی بچێتە ستۆدیۆ و گۆرانی تایبەت بۆ خۆی تۆمار بکاتن. سەرکەوت ڕەسوولی شاعری دەڵێتن فەرهاد زیرەک ئەو هونەرمەندەیە لە ساڵی 1970ەوە بە بەردەوامی لە پێشکەشکردنی هونەرەکەی بۆ چینی هەرە ژێری خەڵک گەنجانی هاژق و خەڵکی ئازیزی ڕەشۆک و نەدار و بێپەناگە سادە و ساکار لە ناویان دێت و دەچێت لەگەڵ ئەوان دەژی و تاوەکو دەمرێت. فەرهاد خاوەنی بیرکردنەوەیەکی کوردانەیە و هەولێریانە و ڕەسەنانە سەلیقەی هەڵبژاردننی ئاواز و ئەداکردنی مۆرکی تایبەتی خۆی هەیە و فەرهادانە دەناسرێتەوە. ئەو نەخوێندەوارە بەڵام سەلیقەی جیاکردنەوەی شاری جوان و باش لە خراپ ناشەحریدا هەیە. فەرهاد کبریایەکی گەورەی هەیە و هونەرمەندانە دەژیت تەنازولی لێ ناکات لە هەر جێیەک بێتن. ڕێز لە هونەرەکەی نەگیرا بێت یەک وشەی بە سەرزاردا نەهاتووە و پایدۆزی لێ کردووە. فەرهاد دەستی سەدان هونەرمەندی گۆرانی بێژی گرتووە و بەدەیان ژەنیاری پێگەیاندووە. لە کاتی پێویست هاتۆتە جواب لە سەریان قەت نەیویستە بیان شکێنێتەوە هەرچەندە ئەو هونەرمەندانە کەم و کورتیشیان هەبوو بێت پشتی گرتوونە. لە هەموو سەرنجڕاکێشتر ئەوەیە ویقارە هونەریەکە کە هەیەی و تایبەتە بەخۆیەوە. بۆ بڕوای من فەرهاد دنیایەکی سەر بەخۆیە و کەس لەو ناچێت و وە نایەوێت لە کەسیش بچێتن.
ئەو هونەرمەندە ساڵانێکی زۆر بوو بێدەنگ بوو بەڵام لە پڕدا بڕیاری ئەوە دەرچوو ئەو هونەرمەندەیە کۆنسێر بکاتن لە شاری هەولێر لە پارکی شانەدەر لە ڕێکەوتی 13/10/2022 بەڵام چەند ڕۆژێک پێش کۆنسێرتەکەی بڕیاری ئەوە درا کە کۆنسێرتەکە نەکرێتن و ئەو شوێنە بە شیاوی ئەو نەزانن لەبەرەوەی باز لەوە دەکەن ئەو هونەرمەندەیە هەوادارێکی ئەگجار زۆری هەیە پێویستە لە شوێنێکی زۆر باشتر و زۆر تایبەتتر بۆ هونەرمەندەیە کۆنسێرت بکرێتن وەکو ڕێزلێنانێک پارکی شانە دەریان باوستۆی ئەو نەبینی لەبەرەوەی ئەو هونەرمەندە ئاسی زۆر لەوە گەورەترە پێویستە لە شوێنێکی زۆر جیاوازتر و زۆر پرۆفشناڵەتر بۆ هونەرمەندەیە بکرێتن و باز لەوە دەکرێتن کۆنسێرتەکە ڕاستە لە ئێستادا ناکرێ بەڵام لە ماوەیەکی کورت لەو ماوە نێزیکانە کۆنسێرتێکی زۆر پرۆفشناڵ و زۆر پێفێکت بۆ ئەو هونەرمەندەیە بکرێتن و ڕێزێکی گەورەشی لێ بگێرێتن لەبەرەوەی ئەو هونەرمەندە ساڵانێکی زۆرە گۆرانیەکانی یەکجار زۆر بەر بڵاو و زۆربەی هونەرمەندانی تریش گۆرانی ئەو هونەرمەندیان وتوتەوە بەڵام تاوەکو ئێستا ئەو زانیاریانێ بە ئێمە گەیشت بێ ئەو هونەرمەندانەی کە گۆرانی ئەو هونەرمەندە لە لای موزیکەکانیان دەڵێنەوە و هەوادارێکی زۆریش پێخۆشە گۆرانی هونەرمەند فەرهاد زیرەک بگوترێتەوە و لە بڕی ئەوەش ئەو هونەرمەندە قازانجێکی باش دەکەن بەڵام ئەو زانیارانی بە ئێمە گەیشتووە فەرهاد زیرەک تاوەکو ئێستاکە بەو جۆرەی سوودمەند نەبووە لە گۆرانیەکانی خۆی و ئەو بڕەمادیە زۆرەی نییە بەڵام لە ئێستادا فەرهاد زیرەک لە ڕووی مەحنەویەوە دەتوانین بڵێن دەوڵەمەندترین هونەرمەندە لە ڕووی گۆرانی وارووە لە ڕووی موزیکۆ و لە ڕووی چەندین شتێتر بەڵام ڕاستە لە مادی دەوڵەمەند نییە بەڵام دەوڵەمەندی ئەو لە ئێستادا ئەوەیە کە زۆرترین هەواداری هەیە ئەگەر کۆنسێرت بکاتن دڵنیانی ئێمە زۆرترین کەس بەشداری لە کۆنسێرتەکەی دەکاتنەوە واروەها لە ڕووی مانەویەوەش کەسێکی بەتوانایە و کەسێکی کەسایەتی شاری هەولێرە هەموو کاتێک خەڵکی هەولێر شانازی بەو هونەرمەندە دەکاتن و هەرگیز ناوی لە لیستی هونەرمەندە ناسڕێتەوە هەموو کاتێک جێگای شانازیە ئێمە بازەوە دەکەین ئەگەر کۆنسێرتەکەی بام نزیکانە بکرێتن تۆ بەشداری دەکەی لە کۆنسێرتەکەی زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان ڤیدۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەروەها لایک و کۆمنت و شێرت بیر نەچێتونەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە بۆ ئەوەی زیاتر شتی جیاوازترتان پێشکەش بکەین و ئاگاداری ئەوەشن خەریکە دەگەینە نزیکەی 100K سەبسکرایب کە ئەمەش دڵمان زۆر خۆشەکە لەو ماوە کورتەیە کە توانیتمان دڵی زۆربەی خەڵک لە خۆمان ڕازی بکەینەوە شتی زۆر باشتان پێشکەش بکەین هەموو کاتێک وەک هەموو جارێک باشترینەکان ببینە لە کلیل میدیا.